سەلاح الدین ئەیوبی یەک لە دیارترین سەرکردەکانی مێژوو کە وەکو سیمبولێک هەمیشە ناوی لە ڕیزی ئەو سەرکردانە دەهێنرێت کە نمونەی باڵا و مرۆڤایەتی بوونە. سەلاح الدین بە حیکمەت و بوێری و مرۆڤ دۆستی بەناوبانگە، ژیانی پڕە لە دەستکەوتی بێوێنە و ئەمە شوای کردووە سنووری سەردەمەکان تێپەڕەنێت و ناوەکەی بەگوێی گەورە و بچووکدا بچرکێندرێت. ئەم پیاوە کووردە ئەوەندە سەرکردەیەکی بەهێز و خەمخۆر و وردبین و هاوسۆز بووە لە نێو جیهانێکی تەواو ئاڵۆز و دابەشکراودا لەلایەن دۆست و دوژمنەکانەوە بۆتە جێگای سەرسامی و هێمای یەکێتی و ئەخلاق. سەلاح الدین لە ساڵەکانی نێوان 1937 بۆ 1993 ژیاوە لە بنەماڵەیەکی خانەدان و بە ئاگا لەدایک بووە. هەرەمەشوای کردووە کەسێکی چاوکراوە و خاوەن بڕیار و هەڵوێستی لێ دەربچێت. نەجمەدین ئەیوبی باوکی و شێرکۆ ئەیوبی مامی بەهاکانی مرۆڤایەتی ژیان و دڵسۆزی و گرنگی پاراستنی ناسنامەی کوردبوون و ئایینیان لە نێو بیر و هۆشی ئەم سەرکردە مەزنەدا چاندووە. هەر بۆیە لە کاتی یەکخستنەوەی گروپە نەتەوەیی و ئاینیەکان لە ژێردەسەڵاتی شانشینی ئەیوبیدا هەرگیز چاوپۆشی لە ڕەگ و ڕیشەی خۆی وەکو کوردێک نەکردووە و دیارترین پێگەکانی بە سەرکردە کوردەکان پڕ کردوتەوە. یەکێک لە دەستکەوتە کەم وێنە و دیاریکەرەکانی سەلاح الدین ئەیوبی ڕزگارکردنی قودس بوو لە ژێر کۆنتڕۆلی خاچپەرستاندا لە ساڵی 1970. ئەم ڕووداوە مۆنۆمنتاڵە دوای سەرکەوتنێکی یەکلایکەرەوە هات لە شەڕی هاتین کە تێیدا سەلاح الدین لە مانۆرێکی یەکلاکەرەوەی لە هێزەکانی خاچپەرستان بردەوە. استراتیژی بێوێنەی سەربازی سەلاح الدین لەگەڵ سەبر و ئارامی تێکەڵ بوو. هەرەمەشوای کرد بە شێوەیەکی مێتۆدی و پلاندا ڕێژراو خاکە سەرەکیەکانی موسڵمانانی لە خاچپەرستان وەرگرێتەوە. کاتێکیش کە قودس لەلایەن سەلاح الدین و هێزەکانی ڕزگار کرا، ڕەفتارێکی بەرزی پڕ لە ئەخلاقی نیشاندا بە پێچەوانەی گەمارۆدانی دڕندانەی خاچپەرستان بۆ سەر قودس لە ساڵی 1999 کە بۆ هۆی کوشتن و وێرانکاری بە کۆمەڵی موسڵمانان کەچی سەلاح الدین دڵنیایی سەلامەتی دایە خاچپەرستان و ڕێگەی بە دانیشتوانی مەسیحیدا بە سەلامەتی شارەکە بەجێ بهێڵن و ئاسانکاری بۆ فدیەکردنیان دەرکرد کاتێک کە توانای کڕینی فدیەیان نەبوو. هەروەها شوێنە ئاینیەکان ڕێزیان لێگیرا و پارێزراو بوون. ئەمەش دادپەروەری و پێکەوە ژیانی لەلایەن ئەو کەڵە پیاوە دەرخست و ئەم ڕێبازە مرۆڤ دۆستانەی سەلاح الدین لە شەڕدا بۆ جێگای سەرسامی هەم یار و هەم نەیارەکان. سەلاح الدین جیالەوەی هەمیشە پارێزگاری لە کوردبوونی خۆی کردووە، بەردەوام گرنگی بە یەکڕێزی نێوان عەشیرەتە کوردیەکان داوە و کاری بۆ پتەوکردنی یەکگرتووی نێوانیان دەکرد. سەلاح الدین لە کارەکانیدا هەمیشە پشتی بە کوردەکان دەبەست. لە ڕێزی سوپاکەیدا چەندین جەنگاوەر و سەرکردەی کوردی دیاری کردبوو کە ڕۆڵی گەورەی پێدەدان. ئەمەش بە تایبەتی لە سەردەمی جەنگی خاچپەرستەکاندا کە لەو کاتەدا سەربازە کوردەکان بڕبڕی پشتی هێزەکانیان پێک دەهێنا و بەهۆی لێهاتووی و پابندیان ناوبانگێکی زۆریان بەدەستێنا بوو. ئەم سەرکردە کووردە ڕێگەی بنەتەوە و گروپە جۆراجۆرەکان دەدا لە ژێر دیدێکی هاوپەشدا بۆ دادپەروەری و خۆشگوزەرانی بەیەکەوە بژین. ئەم ڕێبازە نەک هەر ئەمپراتۆرەتەکەی چەسپاند، بەڵکو پێگەی کوردەکانی وەک بەشدارێکی دانەبڕاو لە جیهانی ئیسلامدا بەرز کردەوە و تاوەکو دنیا ماوە بە گەورەی و ڕێزەوە لەلایەن گەلانی جیهان باسی خەبات و تێکۆشانەکەی دەکرێت.